لا يصدعون عنها. مەراسیمی ڕێزلێنانە لە 300 فێرخوازی بەشداربووی سەرجەم خولەکانی سنووری ئەنجومەنی قەڵاسێوکەی کۆمەڵی دادگەری کوردستان لە سنووری ناحیەی ئاغجەلەر و گوندەکانی دەوروبەری بە ئامادەبوونی ژمارەیەک مامۆستای ئاینی و بانخوازانی ئیسلامی لەسەر زێی بچووک بەڕێوەچوو. لە مەراسیمەکەدا وێڕای ئەوەی بڕوانامەی کۆتایی خولەکان درایەوە بە فێرخوازان، هاوکات خەڵاتی ڕێزلێنانیش بەخشرا بە فێرخوازە سەرکەوتۆکان و نیوەڕۆخوانێکیش بۆ سەرجەم فێرخوازان و مامۆستایانی خولەکانیش ساز کرابوو. ناوم شوان مدیر عالیە لە مەدرسەی عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر لە مەرحەلە یەکەم. ئەم ساڵ ئەوە ساڵم بوو و خۆشگوزەرانەی پلەی دووەمم بەدەستێنا ئەمساڵ. وەڵی من هەتاوەکو مردن قەرزاری ئەوانم بە تایبەتی مامۆستا شوان. بەڕاستی ئەوان زۆر شتیان فێر کردم، زۆر مەمنونیانم، بەخوا بەداشتیان بداتەوە هەتا ڕۆژی قیامەت. من ناوم سروش داستانە لە پرۆژەی ئاەتول کورسی بێژار بووم. دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکان دەکەم، زۆر عەزیزتیان خوارد، دەستخۆشیان لێ دەکەم. زۆر سوپاسیانەکەم، زۆر ماندوو بوون لەگەڵمانە، زۆر سوپاسیانەکەم. هیوادارم دایم خوا هەموو جارەیە ئیشی وامامە بکەن. ئینشاءڵڵا لەگەڵ لە خولی تر بەژار دەبم. سەنا سەباحە لە پرۆژەی ئاەتول کورسی بێژار بووم. الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده لا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا ما شاء وسع كرسيه السماوات لا يؤوده حفظهما وهو العلي العظيم. یعنی لەلای خوای پەروەردگار پلەتان مامۆستایەکی ئاینیش بوونی ئەم جۆرە خولوق قوتابخانە ئاینیانە بە بناغەیەک دەزانێت بۆ پێگەیاندنی خەڵکانی بانخواز و زانایانی ئاینی. بەرپرسی ئەنجومەنی قەڵاسێوکەی کۆمەڵی دادگەری کوردستانیش دەڵێت جگە لە سەنتەری ناحیەی ئاغجەلەر لە چەندین گوندی سنوورەکە خولی جۆرە و جۆریان هەیە بۆ سەرجەم ئاست و تەمەنەکان. لەم ڕۆژگارێکەوە دەستێکی خراپەیەکەوە جیلی گەنجان بەرەو خراپە ئابەن و ئێمەش واجبە لەسەر شانمان وەکو فەرز کەوا هەوڵ بدەین دەستی گەنجان منداڵان تازە پێگەیشتوان بگرین کەوا بەوەی کەوا بەلاڕێیان نەبرێ. خۆتان نەزانن وتراوە مرۆڤ یەک داکوبابی هەیە بەڵام لە دەرەوە چەند داکوبابێکی هەیە. بۆیە ئەمە بناغەیەکە ئەوەی کەوا ئێستا ئەبینین گەورەی و داعی بانگەوازەکە و خەڵکی پێگەێنێ بە حەقەت هەر وتراوە لە یەکەم هەنگاوە دەستی پێکرد کە سەرەتای دەستپێکردی منداڵی بووە. لە چەندەیەک و لە ناو مەرکەزی بڵێن ناحەکەشە مەحەدی عەبدوڵڵای کوڕی عومەرمان هەیە. ئەو ئامادەی عەبدوڵڵای کوڕی عومەر ئەم ساڵی ناومانەتە گۆبتەپەش مەرحەلەیەکمان هەیە بە کۆی گشتی بە تەلەبە متەفەرقەکان و بە عەبدوڵڵای کوڕی عومەر نزیک بە 300 تەلەبەمان هەیە. هەتا سنووری گرتخەبەر تەلەبەمان هەیە لەگەڵ ناغاچەمانە لە کانیبی هەمانە لە گۆبتەپە و وەزایدەن لە ئاغجەلەریش لەوەندە شوێنە دەرزەڵێنەوە. جا ئەم مەراسیمە بۆ بووکە 43 لەو تەلەبانە ئاەتول کورسییان لەبەر کرد کە لە بچووکیان لە 4 ساڵەوە تا 12 ساڵدامان نەبوو و پاشان هەندێکیش لەوانە جوزی عەمە و جوزی تەبارەک و قەسەمیاڵایان لەبەر کرد. لە سنووری ئەنجومەنی قەڵاسێوکەی کۆمەڵی دادگەری کوردستان جگە لەبوونی دەیان خولی جۆرا و جۆر بۆ سەرجەم ئاست و تەمەنەکان، قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەریش لە هەر یەک لە ناحیەی ئاغجەلەر و گوندی گۆبتەپە بوونیان هەیە. ئامانج و مەبەستیش لە سازدانی خولەکان و بوونی قوتابخانە ئاینیەکان گرنگیدانی زیاترە بەلایەنی پەروەردەی و ڕوحی گەنجان و نەوجەوانان. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی گۆبتەپە لە سنووری ناحیەی ئاغجەلەر.